هەر شتێ لەم کەونەیە ڕووبات خی پەروەردگار ئاگای لێتی وما تسقط من ورقة إلا يعلمها الله أكبر گڵایەکی دار گڵادارێک کە لە دارەکە بەر ئەبێتەوە ئیلا بە فەرمانی خوا بەر ئەبێتەوە چ کاتێک ئەدا لە ئەرس چ کاتێ لە دارەکە بەر لێبێتەوە خی پەروەردگار عیلم و زانیاری پێی هەیە خۆی ئەزانێ کەی لێی ئەکاتەوە کەی بەر ئەبێتەوە و چ کاتێکیش ئەدا لە ئەرس بۆیە هەمووتان دڵنیابن مستەقبەلی من و تۆ مستەقبەلی تەواوی مەخلوقاتەکانی سەر ئەم زەویە بەدەستخواوەیە نەک بەدەست خەڵک کورد ئەڵێ ئەوەی لای بەندە خەیاڵە لای خوا بەتاڵە یەقینت هەبێت سوێن بەخوای پەروەردگار ئەوەی خوای پەروەردگار لە چارەی منی تۆی نووسی بێت هەر ئەوەیە و هیچی تر نییە واللهی خوای پەروەردگار ویستی لێ بێت شتێ بدا بە تۆ هەرچی کەون هەیە هەستێت شتێ بدۆزنەوە بۆی ئەو شتە تووشی تۆ نەبێت دەستی تۆ نەکەوێت سوێن بەخوای پەروەردگار دەست ئەکەوێت و بەعەکسیشەوە ئەگە خوای پەروەردگار شتێکت نەداتێ واللهی هەموو کەون هەستێت بیانەوێ ئەو شتە بدەنە تۆ واللهی وەری ناگری یەقینت هەبێت اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت خوای پەروەردگار شتێ با بە هەر کەسێک کەس ناتوانێت لێی بسەنێتەوە و شتێکش لە کەسێک بسەنێتەوە سوێن بەخوا کەس ناتوانێت بیداتەوە پیاوی وا هەیە بەڕێزانم بۆ منسەبێک بۆ ڕاتب و ڕوتبەیەکی کەم هەزارەها ماستاو ئەکات بەڵکو ئامادەیە دەیەها کەس سەرگەردان بکە خەڵک تیرۆر بکە خەڵک بکوژێ لە پێناو چییە لە پێناو ئەوەی کورسێکی دەستکەوێت سبحان الله دەستی ناکەوێ پیاوی واشەیە لە مقابلەی تەلەڤیزۆنێکە مقابلەیەکی تەلەڤیزۆنی باشە کۆمەڵێک قسەی ڕێکوپێکە کات ئەم قسە ڕێکوپێکانە ئەچێتە بەردەست کاربەدەستی وڵات ئەڵێ ئەدەی ئەو پیاوەم بۆ بانکن ئەو پیاوە لە ژیانیان ڕۆژێ لە ڕۆژان هەڕەشەی لە خەڵک نەداوە ماستایی بۆ خەڵک نەکردووە سبحان الله ئەم پیاوە لەبەر دوو جوملەی جوان کە لەسەر شاشەی تەلەڤیزۆنی وتۆتی ئەبێ بە وەزیر ئەبێ بە مدیر عام ئەبێ بە کاربەدەستی وڵات بەڵام کابرایەکیش هەتا ئێسا خەڵکی کوشتووە خەڵکی زیندانی کردووە ماستاوی کردووە بۆتە کۆیلە و عەبد بەڵام لە کۆتاییە سەیرەکەی دوو لە ڕووی جەنابتان تڕۆی ئەکەن و شەقێکی تی هەڵەدەن و هیچ وەرناگرێت ئەوەیە ئەم ئەوێت بە خەیاڵی خۆی خەیاڵ پەڵاوی خۆی شتەکانی بەدەست بێنێت بەڵام خوای گەورە لە چارەی نەنووسیوە یەقینت هەبێت ئەم کابرایەش بە دوای ڕای نەکردووە ئەوە تا ئەبێ بە وەزیر و ئەبێ بە مدیر عام و ئەبێ بە کاربەدەستی وڵات بەڕێزانم یوسف سەلامی خوای لێبێت وانە و دەرسە بۆ هەموو لایەکمان قودوەیە بۆ هەموو لایەکمان براکانی ویستیان مەحویکەن لەسەر ئەرزە هەر بیسڕنەوە کردیانە ناو بیرەوە دوای ئەوەی لەوە لە بیردەریان هێنا کردیان بە عەبد بە بەندە فرۆشتیان بثەمەنین بەخسین دەڕاهیمە معدودە ئەوەندە بە بێ نرخ فرۆشتیان نرخێکی زۆر کەم پاشان کردیان بە بەندە کردیان بە عەبد لەبان عەبدایەتی شەوازیان لێ نەهێنا بوتانیان بۆی هەڵبەست فلبث في السجن بضع سنين چەندین ساڵ لەناو زیندانە مایەوە ناڕەحەتی بینی لێدان و ئەشکەنجەوتی هەڵدان و ناڕەحەتی دنیای بینی بەڵام لە کۆتاییە خوای پەروەردگار لە بیرش دەریهێنا لە عەبدایەتیش دەریهێنا لە سەجنش دەریهێنا کردی بە کاربەدەستی ئەو وڵاتە کردی بە سەرۆکی میسر بەڕێوەبردنی شارێک وڵاتێکی دایە دەسێەوە بۆیە ئەوەی لای من و تۆ خەیاڵە یەقینتان هەبێ لای خوا بەتاڵە بۆیە هەرچی مەلەفێکتان هەیە هەرچی کێشەیەکتان هەیە ناڕەحەتیەکتان هەیە هەر بڵاو موسیبەتێکتان هەیە هەمووی بکەنە مەلەفێکەوە ڕەوانەی ئاسمانی کەن بیدەنە دەست خوای پەروەردگار یەقینتان هەبێت یودەبیڕ الئەمڕ من السەماء إلى الأرض فەرمانەکان لە ئاسمانەوە دەرەچێ نەک لە ئەرزەوە یەقینتان هەبێت قەڵەم بەدەسەکانی ئەم وڵاتە چەک بەشانەکانی ئەم جیهانە سوێن بەخوا هیچیان لە چارەنووسی من و تۆیان نەنووسیوە ئەوەی نووسیەتی بەڕێوبەری ئەرز و ئاسمانە ئەڵڵایە سوبحانەوە تەعالە نەک عەبدێکی زەعیفی داماوی وەک من و تۆ